هەوڵی دەوڵەتی ئیسرائیل بۆ فراوانکردنی شەڕ پاش وێرانکردنی غەزە. نزیکەی ساڵێک بەسەر شەڕی دەوڵەتی ئیسرائیل لە دژی حەماس و خەڵکی بێدیفاعی غەزەدا تێپەڕ دەبێت. تا ئێستا زیاتر لە 40,000 منداڵ و پیر و لاوی بێدیفاع گیانیان لەدەستاوە و زیاتر لە 120,000 کەسیش بریندار بوون. لە تەواوی کەرتی غەزەدا کەمتر بینایەک بەسەر پێوە ماوە. 70% سەرچاوە ئاویەکانی غەزە بە تەواوی لە ناوچوون. ئەرتەشی ئیسرائیل بە ئەنقەست 55,000 داری لە غەزە لە ڕیشەوە هەڵکەندووە بۆ ئەوەی بە تەواوی ئاسەوارەکانی ژیان لەم ناوچەیە بسرەتەوە. هێرش بۆ سەر کەمپەکانی پەنابەران بە ئامانجگرتنی نەخۆشخانەکان، ڕۆژنامە نووسان و کارمەندانی نەتەوە گرتووەکان، هێرش بۆ سەر ناوچە ئەمنەکان و کوشتاری بەردەوامی منداڵان، وێرانکردن و دزینی مڵک و ماڵی ئاوارەکان، سەپاندنی برسێتی بەسەر زیاتر لە 2 ملیۆن کەس لە دانیشتوانی ئاوارەی غەزە و هەروەها گیان لەدەستان بەهۆی برسێتی و بڵاوبوونەوەی نەخۆشی جۆراوجۆر، هاوکات لەگەڵ نەبوونی دەوا و دەرمان و لە کارکەوتنی نەخۆشخانەکان لە نێو منداڵان و بە ساڵات چواندا بەردەوام پەرەدەستێت. هەموو ئەمانە سیمای جێنۆسایدی فاشیزمێکی ئاشکرای خستۆتە بەرچاوی جیهان. پشتیوانی بێ ئەملا و ئەولای دەوڵەتی ئامریکا و دەوڵەتەکانی ڕۆژاوا لە جەنایەتەکانی دەوڵەت و ئەرتەشی ئیسرائیل و کوشتاری دەیان هەزار کەسی بێدیفاع، ڕادەی پابەندبوونی درۆینەی ئەو وڵاتانە بە پرسی مافەکانی مرۆڤ و یاسا و ڕێسا نێونەتەوەییەکان بەڕوونی دەردەخات. ئەرتەشی ئیسرائیل هاوکات لەگەڵ درێژەی کوشتار لە غەزە هێرشەکانی لە قوڵایی خاکی لوبنانیشدا پەرەپێداوە. دەوڵەتی ئیسرائیل دوای وێرانکردنی غەزە، لوبنان و کەناری ڕۆژاوای وەک بەرەی نوێی شەڕ کردوتە ئامانج. هەوڵەکان بۆ گەیشتن بە ڕێگا چارەیەک بۆ ئاگربەست بەهۆی خۆراگری ئیسرائیل و بە تایبەت سەرپێچیەکانی خودی نەتانیاهۆ بە هیچ ئاکامێک نەگەیشتووە. دەستی ڕاستە توندرە و جنایەتکارەکانی ناو کابینەی ئیسرائیل دەشەنەسەندنی شەڕ لە ناوچەکە وەک ڕێگە چارەسەرێک بۆ دەربازبوونیان لەو بنبەستەی ئێستا چاو لێ دەکەن. سەرۆک وەزیری ئیسرائیل و کابینەکەی قبوڵکردنی هەر چەشنە ئاگربەستێک بە واتای شکستی خۆیان لە شەڕی غەزەدا دەزانن. بەردەوامبوونی ئەم شەڕە تەواوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە بە جۆرێک کە ئەگەری هەڵگیرسانی شەڕێکی ماڵوێرانکەری ناوچەیی کە یەکێک لە لایەنەکانی ئەو شەڕە کۆماری ئیسلامی ئێران دەبێت دوور لە چاوەڕوانی نییە. دەوڵەتەکەی بنیامین نەتانیاهۆ لەلایەکەوە بەهۆی نیگەرانی لەو دۆخەی کە دوای کۆتایی هاتنی شەڕی غەزە لەگەڵی بەرەوڕوو دەبێتەوە و لەلایەکی دیکەشەوە بەهۆی گوشاری هاوپەیمانە ڕاستە توندڕەوەکانی ناو دەوڵەتەکەی ناتوانێت و نایەوێت کۆتایی بە شەڕی غەزە بهێنێت. هاوکات ئەوەی کە لە مەیدانی نەبەردی ڕاستەقینەدا ڕوویداوە ئەوەیە کە سەرڕای کوشتاری بێبەزەیانەی زیاتر لە 40,000 منداڵ و ژن و پیا و گەنج بەڵام نەیتوانیوە ڕێکخراوی حەماس لەناو بات. ئەو لە کاتێکدایە کە شەپۆلێکی بەهێزی ناڕەزایەتی لە ناوخۆ و دەرەوەی ئیسرائیل لە دژی درێژەی شەڕ و سیاسەتەکانی ئەم دەوڵەتە کەوتۆتە ڕێ. دەوڵەتی نەتانیاهۆ گەڕای پەنابردنە بەر هەر ڕێگایەک بۆ بەردەوامبوون و پەرەپێدانی مەودای شەڕەکە بۆ کەناری ڕۆژاوای ڕووباری ئوردون و ناوچەی ژێردەسەڵاتی دەوڵەتی خۆبەڕێوەبەری فەلەستین و هەروەها شەڕ لەگەڵ حیزبوڵڵا لە باشووری لوبنان دەیەوێت هەر چۆنێک بێت لە درێژەی ئەم شەڕە سەرەڕۆیانەدا دەوڵەتی ئەمریکا بەرەو شەڕێکی هەر چەند سنوورداریش بێت لەگەڵ کۆماری ئیسلامی هەلکێش بێت. لە ئەوە هەلومەرجێکدا پشتیوانی لە مافی چارەی خۆنووسینی خەڵکی فلستین و هاوسۆزی لەگەڵ ڕەنج و ئازارەکانی ئەو خەڵکە ئەرکی سەرەکی و بێپسانەوەی ئێمەیە. هەروەک چۆن خەبات لە دژی فاشیزمی ئاینی لە هەر ڕەنگ و لیباسێکدا یەکێکە لە ئەرکە بەردەوامەکانمان. هەموو ئەو لایەنانەی کە بە بیانووی شەڕ لە دژی کۆماری ئیسلامی لایەنگری لە ئیسرائیل دەکەن یان لە بەرامبەر کۆمەڵکوژی و جەنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە دژی خەڵکی فلستین و داگیرکردنی خاکەکانیاندا بێدەنگ دەبن،
بەکردەوە پشت لە مافەکانی مرۆڤ، ئەخلاق، مرۆڤایەتی و سەرجەم بەها ئازادی خواز و یەکسانی خواز و ڕزگاری خوازەکان دەکەن. هەموو ئەوانش کە بە بیانووی خەبات لە دژی جنایەتەکانی ئیسرائیل و لایەنگرە ڕۆژاواییەکانی لە بەرامبەر جنایەت و سەرڕۆیەکانی ڕژیمی ئیسلامیشدا بێدەنگ دەبن، ڕێک بە هەمان شێوە پشت لەو بەهایانە دەکەن. دیفاع لە هاوپشتی نێونەتەوەی نێوان کرێکاران، زەحمەتکێشان و کۆمەڵانی خەڵکی ناوچەکە و جیهان بەگشتی بەردەوام ئەرکی سەرشانی ئێمەیە. دووکەڵی ئاگری شەڕە ناوچەییەکان زیاتر لە هەمووان دەچێتە چاوی خەڵکی زەحمەتکێشەوە. هەر بۆیە پێویستە بە هەموو هێزمانەوە لە دژی پەرەسەندنی شەڕ و شەرخوازی ڕابوەستین.